کەش و هەوا گۆڕاوە بووەتە هەڕەشە بۆ سەر مرۆڤایەتی داینەمۆی ڕاونانی خەڵکە بۆ ئەو ناوچانەی ئارامترن لە زۆر گۆشەی جیهاندا بوومە لەرزان دافا و زریان و گەردەلوول سەرەخۆرەی خەڵکن ڕەنج بەبا دەدەن ئاسەواری ژیان لە شار و کوند و ڕووبەرێکی فراواندا نایەڵن لە هەندێ ناوچەی دیکەدا گەرمایەکی وشک و بێزارکەر ڕەو بە خەڵکەکە هەموو ئەمانە سەدان ملیۆن کەس دووچاری هەژاریەکەن کەشناس ئەوانەی بەژیری خۆیان داهاتووی دنیا دەبینن پێشبینی دەکەن تاوەکو 2026 ڕێژەیەکی زۆر دار و درەخت دەوەن و ڕوەک لەبەر گۆڕانکاری کەش و هەوا وشک بن سەدان هەزار دۆنم زەوی کشت و کاڵیش لەناو بچن ڕەشە بکەوێتە سەر ئاسایشی خۆراک بەزەندەی زانستی وایە گۆڕانی کەش و هەوا تاوەکو 2050 سەر بکێشێ بۆ دژوارترین قۆناغ نزیکەی 140 ملیۆن کەس لە وڵاتانی جیهانی سێهەم دەربەدەر کات بەشێکیان لەبەر وشک هەڵاتن و گەرما ئەوانی دی ئاو لافاو شار و گوندەکانیان لەغڕۆکات کەش و هەوای سەرشێت خەریکە دەبێتە بەڵا بۆ سەر مرۆڤایەتی لەبێ جیهان بەرەنگاری مەترسیەکانی ببێتەوە ئەو وڵاتانەی لە بەردەم هەڕەشەی کەش و هەوادان 70 بۆ 100 ملیارد دۆلاریان دەبێت تاوەکو ڕێگری لە ئەنجامە کوشندەکانی بکەن هۆکاری سروشتین کارەساتی کەش و هەوا دەخولخێنن قەتیسبوونی گەرماوا دەکات زەوی گەرم دابێ ئەوەیە وشکە ساڵی دێنێ ئەم زەویەی لەسەری ڕاوەستاوم وەک بیابان وشگەڵات و درس برد و قڵیشاوە دنیام ئەیبینێ و بەسەری ئاڕوات لێیە تۆقێ ئەم کردارەیە چینەکانی زەوی تێک دەشکێنێ گڕکان بوومە لەرزە و باو بۆران دروست دەکات ئۆڵ بارین گەردەلوولی تۆزاوی و ئێژەڵۆکە هەموو دەرهاویشەی گۆڕانکاری کەش و هەوات گەرمای بەتین سەهۆڵبەندانی جەمسەرەکان دەشکێنێ ئاستی ئاو لە دەریاکان بەرزەکاتەوە وا دەکا شارە کەناراویەکان گێراو بکەون ئاوکات لافاو هەڵدەستێ گیاندار و زیندەوەرێکی زۆر لەناو دەبات ئەوە نەشی گیانی خۆیان خۆش دەوێ لە هەر حاڵێک بووە کۆچهەرەکەن خۆ کارە مرۆڤ کردەکانی زەوی تێک دەدەن گەرم و ناخۆشیەکەن کارگە ئۆتۆمبیلی زۆر دەبنە هۆی دووقەڵێکی پیس و بێزارکەر گازی قرس و CO2 زیاد دەکەن خەڵکی ئەو ناوچانەی کەم فەرهەنگ ئێهمال و هەندێکیش هێڕن دارە بڕنەوە دارستان خراپەکەن و سەوزایی ناهێڵن ئەمانە هاو سەنگی زەوی تێک دەدەن شار و گوند و شوێنەکان پیس و ناخۆشەکەن ئەگەر وڵاتانی بەهێز ئیرادەیان هەبێت کۆمپانیا هەرە گەورەکان دەست بەرداری قازانجی زۆر بن دەکرێ بە ڕێژەی 180 کاریگەریەکانی کەش و هەوا کەم بکرێنەوە ئایندەی گۆی زەوی گەشت بێت